لە هەنگاوێکدا کە بە بەهێزکردنی لەشکرکێشی سەربازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نزیکبوونەوەی ئەگەری وەشاندنی گورزی سەربازی لە ئێران لێک دەدرێتەوە. کەشتی فڕۆکە هەڵگری زەبەلاحی ئەمریکی USS جیرالد فۆرد کە گەورەترینە لە جیهاندا هاتە نێو ئاوەکانی دەریای سپی ناوەڕاستەوە. بەهاتنی گەورەترین کەشتی فڕۆکە هەڵگریش لە ئێستادا 13 کەشتی جەنگی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیر کراون. یەکەمیان کەشتی فڕۆکە هەڵگری USS ئەبراهام لینکۆڵنە لەگەڵ 9 کەشتی تێکشکێنەر و 3 کەشتی شەڕکەری کەنار دەریاکان. دووەمیان کەشتی فڕۆکە هەڵگری USS جیرالد فۆردیش لە گەروی جەبەل تاریقەوە بەرەو دەریای ناوەڕاست تێدەپەڕێت و 3 کەشتی تێکشکێنەری لەگەڵدایە. لەگەڵ گەیشتنیان ژمارەی کەشتیە جەنگیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ 7 کەشتی بەرز دەبێتەوە. ئەو دوو کەشتیە فڕۆکە هەڵگرە ئەمریکیە هەزاران دەریاوانیان هەیە و باڵە ئاسمانیەکانیشیان لە دەیان فڕۆکەی جەنگی پێک هاتووە. ئەوەی جێی سەرنجیشە دەگمەنە وەک ئەوەی ئێستا دەبینرێت لە یەک کاتدا دوو کەشتی جەنگی گەورەی وا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆ دەبنەوە. بەپێی راپۆرتە هەواڵگریەکانی سەرچاوەکان لەسەر پلاتفۆرمی X و ماڵپەڕی بەدواداچوونی گەشتە ئاسمانیەکان و راپۆرتی کەناڵەکان، جگە لە فڕۆکەکانی سەر کەشتی هەڵگرەکان، ئەمریکا دەیان فڕۆکەی جەنگی دیکەی ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. لەوانە فڕۆکەی جەنگی F-22 راپتۆر، F-35 لایتنینگ، فڕۆکەی جەنگی F-15 و F-16 و فڕۆکەی پێدانی سوتەمەنی لە جۆری KC-135. هەر لە چوارچەوەی ئامادەکاریەکان بۆ ئەگەری ئەنجامدانی هێرش و وەشاندنی گورزی سەربازی لە ئێران، ئەمریکا بەرگری ئاسمانی و وشکانیشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەهێزتر کردووە. هاوکات لە ڕێی کەشتی سەکۆی موشکی بەرگری ئاسمانی ڕووپۆشێکی بەرگری بۆ ئەو هێزانە دابین دەکات. هەرچەندە پێشبینیش ناکرێت هێزە زەمینیەکان بەشداری لە چالاکی هێرشبەرانی گریمانەی دژ بە ئێران بکەن، بەڵام ئەمریکا دەیان هەزار سەربازی لە بنکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. ئەمەش وا دەکات ڕوبەڕووی مەترسی هێرشی تۆڵەسەندنەوەی ئێران ببنەوە. بەو پێی پێشتر و لە حوزەیران مانگی 6 ساڵی ڕابردوو دوای هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگە ئەتۆمیەکانی ئێران ژمارەیەک موشکی ئاراستەی بنکەی سەربازی عەدیدی ئەمریکی لە قەتەر کرد.